گورنەتەڵە مرۆڤی کوڕ و گرگن و سیخن و سربچکۆلەی تووکاویە. لە زۆر وڵاتە لە جێی مەیمون سەمای پێەکەن. هەندێک کەس وا تێگا کە گورنەتەڵە مرۆڤی سادە و بێڕایە، بەڵام ئەوە بوو دەڵەی پێوترێ لە کوردیە. گورنەتەڵە ناوێکی تایبەتیە. ئەمە شعرێکە لە زیندانی فوخت نووسیومە، گەرخوا لێمان قبوڵکە و لەبەر خاتری ئەو زیندان کرابین لە 28 نۆی 2002دا نووسیومە بە ناوی گورنەتەڵە. گورنەتەڵە زۆر بزێوە، پەڵەی ڕەشی خیانەت و مۆرکی قۆناغی دزێوە، جاشی شار و جەردەی ڕەنجی شاخوچێوە. بۆ غەیری کورد هەرزە بیرە و هەرزە کارە و نەک باخەڵی هەگبەکەشی پڕ لە سێوە. گورنەتەڵە تارمایی خەونێکی خێوە، تفی شەیتان، پەڵەی عار و کوفر و ئیلحاد و جنێوە. چونکە بەردی زۆر نامەردی مخابەراتی ئەم لاولاو ڕایەڵی تەونێکی دێوە. گورنەتەڵە زۆر بێ شەرم و چاوڕاوە، کەوی ڕاوە، ئەو کەسەی دەوریشی داوە دانەوێڵەی دەوری داوە. بۆ کوردکوژی دەستێکیان لەسەر خەنجەرە و ئەوی تریان بۆ خزمەتی ئاغای دەرێ، لەسەر سەرە، لەسەر سنگە، لەسەر چاوە. گورنەتەڵە ئەڵێن شاگردی ئیبلیسە، بۆیە ئاوا فیتنە چییە و دەست و دەم و داوێن پیسە. بەڵام ئیبلیس ئەڵێ سەرسامم لەم ڕیسە، من سەرەداویم لێونە، ئەو خەریکی تەونی قەیاسە و گوریسە. ئەم قسەیەش هەنجەتی پیاوی مفلیسە، فیتی 63 من نەبووم یا هەمەدان، یا جاشێتی 66 و عاری زەمان، پلانی ساڵی 73 یا 76 هەندەران، یا 83 و 86 و شەڕەبەرانی دووبەران، 93 و 96 یا کۆدەتاکەی پەرلەمان، 1001 لاپەڕەی ڕەش وەک 66، یا کەللەی پوتی گەنیوی دوو حکومەت و دەیان دەستگای داپڵۆسین و 100 دەسەڵات هەر بۆ یەک لەش. ئەم هەموو دەستگای تۆقان و شەق و لیسە کامیان بەدەستی ئیبلیسە؟ تخواچێمان شەیتان و ڕێوی نەگریسە. گورنەتەڵە بەو حەیایە لە تورکیایە، وا بە کوڵ بۆ ئۆزا لەگری، لە ئێرانیش بە ڕەشپۆشی بۆ 200 جوتە پۆستاڵ و بۆ هەریسە، یا بۆ ئەو نازناوە پیسە لە شیوەنی حوسەینایە. لە سووریاش بۆ حافظ ئەسەد، منیش پێم ئەڵێن شەیتان و لەعنەت کراوم تا ئەبەد. گورنەتەڵە دراوسێکانی ناسیون، هەردوو لایەن بەدەیان جار تێک خزیون. کە گەڵی بوو کام دراوسەی سارد و سڕە یا دەم شڕە لەگەڵی بوو، بەڵام ئەمڕۆ کەس ناناسێ، دوور لە هەموو باس و خواسێ، بەڕووی سووری هیوای چۆتە سەر ناحەزێکی زۆر دووری. هەموو هانکاهانکی حەزی بەرنامەیە، بەڵام هەلوور بلووری ئەم هەرامەیە. چونکە ئەو کاتی ئەم بەزی مێخێ کوترا نێوان سمتی ئەمی گەزی. بەڵام چی بکە؟ لە ڕووی نایە بڵێ نۆرەی ئەمریکایە، لە ڕووی نایە بڵێ کرمی حەشەر نییە ئەژدیهایە، بەویش نەبێ خوروخۆ کۆتایی نایە. لە ڕووی نایە بڵێ هەلەو لە دەستایە، کوردایەتی هێشتا بووکە و ئەمڕۆ بۆش ئاغازاوایە، دوگ عینی دوگ ڕۆژی شەراب و سەمایە. گورنەتەڵە هەندێک دەڵێن هەرمەتەڵە، جاشی بێکلک و بێکەڵک، ژین و ناویش لەسەر کۆمەڵانی خەڵک. چیتر وایە؟ درک، مرۆر یا جاکەڵە؟ چییە کەند و کۆسپی ڕێیە؟ بەرژەوەندی دنیای دەرێ، دنیای کوفر لە هەر کوێیە ئەم لەوەیە. گورنەتەڵە
قوڵفی داوە یا فاقی تەڵەی نراوە وەکو دڕکەزی ڕواوە گورنەتەڵە قەفەزی کەوێکی ڕاوە یا قوڵفێکی سەرەداوە یا فاقی تەڵەی نراوە یا دڕکەزی ژەهراویە بە دڵی کووردا نراوە چی دیماوە بە هەر حاڵسا گورنەتەڵە قوڵفە یا داوێکی داوە بەردەبازە یا گۆلاوە دێڵە کەڵە درکی تەلە مێخی تەڵە هەڵوێستی ڕاستە یان هەڵە حەقیقەتە یان مەتەڵە هەر ئەمەیە گورنەتەڵە ئەدی ئەوی لەگەڵ هەموو شنەبایە لە سەمایە ئەدی ئەوەی تاریکی و دوو کەڵوبۆنی بۆ ئەوانەی لە خوارخۆنی ڕووناکیشی بۆ هەر کەسێک لە دەرەوە کەوتۆتە باری سەرەوە بۆ ناڵێن گورنەتەڵەیە و وەک چرایە پرسەی ساڵی پارتان وتتان بۆ بابی بابانە بۆ مامۆسای کوردایەتی کە هەر ئەو بابی بابە بوو کاچی کاکان ئەویش وتتان بۆ عومەر دەبابە بوو پارتی پارتان وتتان نازناوی پارتیە گورنەتەڵەش با هەڵپەڕێ ئەویش مەتەڵی مەتەڵە ئەم نازناوەش هەرهی ئەوە و تکایە زۆریش تایبەتە گورنەتەڵە لە عێراقا ئەلعوبەی ئاڵقە لە گوێیە هەم لە عوبی هەزار سەرە و هەزار پێیە دەست لەسەر سنگ بۆ فیکەی سەرۆکی داوەر لەسەر پێیەک لەسەر پێیە قەسەم ئەخوا هەر وەکو جاران ئامادەم بەستە بڵێم یابای پیادەم قەت خەنجەرەکەی بەرزانیش لە پەراسووی سوپای سەددام حوسەین نادەم گورنەتەڵە سیاسەتبازی سەردەمە قەسەم ئەخوا ئەوەی لە دنیادا هەمە پلەپارەیە یا ناوە زۆرە کەمە هەر هی سەرۆکی فەرماندەی زێڕەی حاکم و حەکەمە دەڵێ قوربان بەڕاستی مەحبوبی گەلی سوارچاکی ڕۆژ خواناسی شەو دەمبەوێردی خۆتی وەلی خۆتی سەعدی قادسیە و زولفقاری ئیمام عەلی گورنەتەڵە لە هەر شوێنێکی دنیایە هۆشێکی هەر لە بەغدایە ئەو هەر دەڵێ حەیفن نەکرد مە الحب ئیلا للحەبیب الئەوەلی گورنەتەڵە لە ئێرانە بۆ ئینقیلاب و تەکبیری تۆبە لە مارکس و بیری لە هەستی لە هەر دێڕی مانیفێستی لە تەکبیری لە دیدی لە فام و بیری تۆبە بێ حاشا وەلیلا هەزار گوناحی هەرزەیی قوربانی یەک تۆبەی پیری ئەڵێ ئاغای ڕەفسەنجانی سوێند بێ بە گۆڕەکەی ئیمام بەڕیشی تۆ هەر نیوەڕۆ وەکو مەکۆ پاسدارتان بۆ دەبە مەکۆ تفی ئێوەش لە ڕابردووم هی خۆشم لە زاراوەی خۆ بەڵام ئەو گومانی لێیە ئەڵێ هەر غەمزە و غەزەلە سەد سێبەسێی وەک شەست و سێی چاوشارچێیە گورنەتەڵە لە لای ئێمە فاحیشەچی سیاسیە و بێدەرپێیە گورنەتەڵە لە تورکیایە تورک دەڵێن گورنەتەڵە هەرچەند پیرە هەر زەبیرە زۆر سادەیە کوێرە زەینی شتی نەگۆڕی لا نییە و ئامادەیە لە جێژوانی لا کۆڵانی کەین و بەینی بۆ جامیعون نەقیزەینی بێ بە تورک و خاوەن لیرە تورک دەڵێن بێوادەیە چاوی تەنها لە ناوی خۆی و مادەیە بەڵام ئەلحەق لە خۆبوردە دڵسۆزی هەر چوار وڵاتەوە لەو کووردە بەو ئەو ساف و سیما وردە هەر وەکو جارانە پردە لە لای تورکیش یەک پێناسە و یەک ڕادەیە هەر ئامێرە و تەلەفۆنی سەرجادەیە هەر کەس پارەی سەرمایەی بێ یا کارتێکی ئیشتراکی ئەم شەو و ڕۆژ لای کەوتووە و بۆ خزمەتی ئامادەیە گورنەتەڵە لە سووریایە سەردانەکەی بۆ پێزانین و وەفایە دەڵێ سووریا قەڵاو پشت و جێوڕێیمەیە جێنەورۆز و گڕکانی ورەی پیرۆز و لانکەی شۆڕشی نوێیمەیە بۆیە دەبێ هاوکاری بین پێویست بوو خزمەتکاری بین گەرچی بژمرین لە ڕێدا
نابێ بێڵین بەعسی عێراق لە پشتەوە خەنجەری ژەهراوی لێدا. ئەوەی ئێمەش لە کوردستان بەڕوویانە بەر هەڵستین بۆ نەمانیان ڕائەوەستین هەر ئیخوان المسلمینن سەنگەری کۆنەپەرستین ئاڵقە لە گوێی ئەمریکان و دژی سووریای سۆشیالیستین گوڕنەتەڵە لە لیبیایە بە درۆ و لاف و گەزافی ئەم جارەیان بۆتە دەروێشی قەزافی تا لە دنیای ئایدۆلۆژی و بیری ڕوونا لە مرۆڤ و لە ژیان و لە گەردوونە ڕانەمێنین تا لە ڕێ ئازادی کووردە ئەوەندە دۆشدا نەمێنین لە کاروانی شارستانی وڵاتی نەوت و ژێرخێمە لیبیای شۆڕشی فاتحی سەرچاوەی ئیلهامی ئێمە جێ نەمێنین. گوڕنەتەڵە تۆبە ئەکا هۆ بابە شێخجان ببوورە تۆبە لە هەرچی کە سوورە. بابە شێخجان ئێستا ئەو کوردەی کە پیرە یا ساوایەکی ڕەوزەیە وەک جەنابەت هەموو حەزمان لەو سەوزەیە. لە کوردستان دەشت و دەر پڕ لە کەرتەشی و تووتڕک و کونجرە و زیە کانی و ڕووبار و حەوزی ئاو هەر قەوزەیە. میلەتی مە ئێستا هەر وەک کەروگایە هەر بۆ سەوزی لە سەمایە. ئاژەڵیشمان گاز لە دار و دیوارەگرن وا ئەزانن سەوزە گیایە. وە بابە شێخی لالەش ڕۆحی یابە تۆ لە ئێمە دڵنیابە تا ئازادی کورد و گەلانی ژێر دەستەش بەدەست دێنین لە حوجرەی شۆڕژگێڕیمان کتاب و لە خزەرە خوێنین. گوڕنەتەڵە لە یۆنانە لە لای قەشەی دوو ڕەگەز و دوودەگی ئەوێ میوانە. کێ دەیزانی ئەم جاشە ناکەس بەچەیە وەک ئەوانە. خوایە خێر بێ تۆ بڵێی نەمانزانی بێ هەتی و مچەی سیاسی بازی ئەم وڵاتەشی پێفێر بێ دەبێ بۆچی لە گریس بێ هەر بەراز مابوو ئەنیس بێ. ئەم گرگنە لە زەلکاوێ بۆ تەڕ نابێ لە زۆنگاوێ بۆ گەڕ نابێ. گوڕنەتەڵە ئەم جارە بۆ ناونانی بۆ یۆنانی بۆ تەبەردی دوورهاوێژی قۆچەقانی. پێیانەڵێ هەر کەس بڵێ تۆ لە ژینما شەریکەکەم من وعد بێ سوپای تورک لە ڕۆژهەڵاتی وڵاتی بە کوردەوە خەریکەکەم تاوای لێ دێ بە ناچاری لە قوبرس بارەکاباری. گوڕنەتەڵە کەس نازانێ دێڵە دەڵە گای بەڵەکە یان بەکەڵە شوانی ڕانە یا دەڵاڵی ڕان و گەڵە نێرە مێیە نێرە مووکە مێرە نێیە مێرە نووکە یان تێکەڵە یان ڕەگەزێکی چوارەمە یا مەخلووقی نوێی سەردەمە. ئەدی ئەوی پێشخۆی داون بۆ بە تاون بۆ بە دوونی هەر لە دوونی. ئەمانە چین پاشکۆی گەلن یا پێشگرن وەکو مێگەل و گاگەلن. چۆن دەشێ جاش مەیمون و گۆلک و کەروگا ورد و هەراش ئاوا بارکا بەرەو مەجهول دەی بەرەو ئاش شەق لە کوردایەتی هەڵدەن ببن بە ئاش ئێوە بۆ منیش بۆ گەمەی گەلان ببن بەداش. گوڕنەتەڵە ماوەیەکە مات و مەلول و بێتووکە نەوەک لەوەی هەندێک دەڵێن نێرەمووکە لەوەی دەڵێن نەسەبوونە ئەوی دەیکات بۆ دوژمنە کە دەژڵێن خەڵکی لای کۆیە هەر درۆیە. کوا شەجەرەی وەک باپیری شێخی نێری و هەردوو سەعیدی بەڕێز و یا بەدرخان و سمکۆیە. ئەم پەڕیدە کوا وەکو شێخی حەفیدە ئەم هەتیوە کەس نەدیوە تەیری گولە کوا وەک قازی یا وەک بەرزانی سمبولە. گوڕنەتەڵە هەستی ئاڵۆزی غەمناکی بە حیرسەوە هێنایە خزمەتی داکی بیری نەزۆکی زگماکی داوێن پاکی. دایکی دوای ساڵێمان دوو بوون بیرکردنەوە و مشاوەرە و دوای هاتوو چوون وتی کوڕم کەی من بە تەمای ئەمە بووم
تۆ دەزانی پێش دەڵاڵی من ئەمە بووم، ئەم دەیبردم بە حەڵاڵی، ئەویان بە فێڵ، ئەو بە پارە، ئەوی تریان بە زمانی لووس یا بە مەکر و فێڵ و فاڵی. دوای دوو گیانیش دیسان دەبوو بێمەوە کولانەی خاڵی. دایکی دەڵێ نازانم کوڕم لە کام شووی، تۆ لەو دایان فاسقە کوردەی، یا لە یەکێک لە قەشەی ڕازگر و کەمدووی، یا لە سڵێوە و شلۆمۆی جووی، نازانم لە شووی ڕەسەنی، یا لە سیغەی غوڵام ڕەزا و عەبدولحوسەینی ڕەبەنی. تۆ سیفەتی هەمووت تایە و ماشەڵڵا هەروە سەربەرزی و پێ ئەکەنی. ئەڵێ دایە لەویان گەڕێ، چەرخی فەلەک، ڕووی سیاسەت، دین و شەرەف، چۆنە گەڕێ با بگەڕێ. تۆ بەهۆشی هاتوو مەلات نەسەبێکم بۆ داتاشی، وەکو هی مستەفا کەمال یا هی سەددام، گومانی زۆڵی داپۆشی. دایکی دەڵێ شوکردن زۆرە یا کەمە، لای من لای تۆ کواجێی خەمە. تۆش پێشەوای هێما و هیوای، شانس و هەلی، بە کوێری چاوی ناحەزت، کوڕی هەموو چەورەی گەلی. گوڕنەتەڵە هەندێک دەڵێن هەرچەند پیرە، هەر زۆنگاوی خیانەت و قامچی بیرە. نا وانییە، کەس وەک ئەو پێشەوا نییە. ئەو لەبەر کورد بۆ ئەم دوژمن بەردەبازە و بۆ ئەوی تر دەبێ بەپر. لەبەر کووردە کە سیاسەتیشی پێخۆشە، دەناچێوە لەو تەمەن و لەو سەردەمە لەسەر کۆشە، یا بەڕووتی لەسەر دەمە. ئەو سیفەتی خیانەتەش کە هەیەتی هەر ساتە وەختی سەرخۆشە. هەندێک دەڵێن ئەم داماوە کە بۆتە کاولی کاولە و لێقەوماوە، دەستێکی بە کوردەوەیە و دەستەکەی دی لە مەزاتی سیاسەتە بە بەنەخوێنی پساوە، هاواریشی وای لە قوونێ و لە دۆشاوە. کواچێوە فای لە بەرچاوە، ژنێکی قەرەجی کڵۆڵ لەکوێ بێ زۆڵە گرێتە کۆڵ. گوڕنەتەڵەش هەر لەبەر کورد وەکو سەگی پێسوتاوە، کەچی لە بێوەفاییتان ئەو بەدناوە. گوڕنەتەڵە چلا دەربێت چپەڕیدە، سیاسەتمەداری ڕەشیدە، هەر عەگیدە، ئێوەن حەسوودی پێ ئەبەن. ئەجینا ئەو شارەزایە و دنیا دیدە، گەروتارێکی سیاسی وەک شیوەنی عەزادابێ، یا ڕەشپۆش و سەربەقوڕ و زنجیری زۆر لە خۆدابێ، تاکتیکە تا ئێرانیەکانی بۆ دابێ. بەڵام ئەمە هەر لە قاقایەکی کەمە، چونکە ئێران و توران و هەر هەموو شیعە دەزانن کاتێ دەڵێ شیوەنی من بۆ کەربەلای ئیمام حوسەینی شەهیدە، هەرەو کاتەش دەعوەتی خوانی یەزیدە. زۆرێک دەڵێن ئاخر ئەمەی گوڕنەتەڵە گەرچی پیشەی پیرێتیە، خوی هەرزەیی و شیرێتیە. سیاسەت و پێشەوایەتی دین و نەرید ڕاگرتنە، هەڵکەوتنە، ئاڵا بەرز پاراستنە، ئەم بێ دەرپێ شەو و ڕۆژی پاڵکەوتنە. گوڕنەتەڵە لەکوێ با هات لەوێ شەنکە، کێویستی و چۆن کورد بە پەنکە، ماف و ڕێباز و چارەنووس، هەر هەموو زاراوەکانت بە قوربانی پشت هەڵکردن یا پاڵکەوتن یا سیغەکەی سەیران بنکە. لەم کوردە بێزاکیرێش هەر کەسێ لەیلەتە قەدای، خۆی بۆ دەستگا و قسەش حەواڵەی زەمەنکە. گوڕنەتەڵە لە 40 ساڵە سەرنج ئەدەی، سێی دوای هەردەی کوردایەتی تەلاق داوە، کەچی 100 مەلای لاپرەسەن لە مفتی ناڕەسەن، سێشیش فتوایان لێداوە نەخێرمارەیی هەرماوە، چونکە شەرعە مارە بەجاش ماڵە بۆ جاش. تۆش لێزانی بیتەوە سەر شەپۆلی خوێن، چاک دەزانی دوای هەر 10 ساڵ نەوەی نوێمێن بێزاکیرەن دێنەوە شوێن. گوڕنەتەڵە خوا بدگرێ کە ڕابردووت 66ە، ئێستات لێڵ و خوش عەلیمە داهاتووشت هەروە ڕەشە. تۆ لەو عومرە توولانیەی کە هەشت بوو، هەر هەشت بوو،
خەڵکی بە ڕەنجی نیو عمری خۆی بەشت بوو تۆش هەموو ئەوەی بەشت بوو بەهای سووک و ڕەزای قورسی دەڵاڵی بوو خیانەت و کەواسووری 40 ساڵی بوو ئەو هیوایەش لە جێی کورتانی کەرێ بوو لە جێی موچەکەی مشیر و نۆتەکەی ڕەشەی ساڵحە و فەرشی سوور و چەپڵە لێدانی دەرێ بوو زۆر دەمێ بوو خولیای سەر و ژان و خوڕ و خۆی لە شت بوو تۆ لە جوانیت بۆ سمێڵ چووی ڕیش و ڕووددانا لەبانی ئێستا ژوا بە پیررولاتی خەجاڵت بی هینی شت دانا لەباتی گوڕنەتەڵە تۆ تەتەریت سیاسەتباز و ئەکتەریت تۆ هەر دەبێ مەکۆی تەونێکی شەیتانی بێنی و بەریت لە دوای 100 نسکۆ و ئاش بەتاڵ بۆ پاشقولی ڕەنجی 100 ساڵ هەر دەبوومای فێرە سەمای فێرە پەتیت فێرە فیکەی کوچە و کەلاوەی لاچەپی سیاسەتیت وەک داشی دامەی 100 پلان دوای 100 گلان دەبوو هەربیت تا بۆ دین و خاک و نەرید کەوا سووری پێش لەشکری ئەبرەهە بیت